بارزان من هەرچەندە چالاکوانەکەم یان ڕۆژنامە نووسێکم هەندێک هات، بەڵام ئەگەر ئەوی سەیری ئاراستەی ئێمە بکە، ئەمە یانی هەموو چەند برادەرێکین، دایم ساعت خەڵک بەو ئاراستە دەبین. ئەو دەسەڵاتە هیچ تەڕایەتی تێدا نەماوە، ئەو دەسەڵاتە تەنیا ڕاپەڕین و خۆپیشاندانی ناڕەزایەتیە، ئەو دەسەڵاتە درۆ دەکا، ئەو دەسەڵاتە دوا هەناسە هەوڵ دەدا کە دزی بکە، کە تەسلیم نەبێت، کە بودجێک دانەنێ، یعنی بەو ئاراستەمان بردیە کە تەڵپەی تەڕی تێدا نمایە بەنمونە. بەڵام کاک عەلی ئەمە ساڵە یەکێک لەوانە هەرچەندە بە وجدان بڵێن، یعنی عەلی لە هەموو کەسایەتی ئۆپۆزیسیۆنەکان ئاکتیڤترە لە ناو سۆسیال میدیا، بەڵام وەکو ئێمەی لێ هاتووە. یعنی ئەو لە بیری دەچێت کە من ڕەخنەکەم لێرەدایە، کاک عەلی لە بیری دەچی کاکە ئێستا بێژەری KNN نییە، ئەو ڕۆژنامە نووس نییە، هەندێک شتشی تەڵ دەکا وەکو کەسێکی بێلایەن. نەخێر، ئەو سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆنە. بەڕێزە من لە هەموو شوێنێک زانیتم سەرکردەی ئۆپۆزیسیۆن مێش لە دەسەڵات دەکاتە گامێش و خەڵک وەکو باڵۆنێک پف دەدا تاوەکو بتەقێتەوە لە بەرامبەر ئەو دەسەڵاتە. من ئەو شتانە کاک عەلی نابینم. یعنی ئەو سەرنجە کاک هاوڕێن، ئەمە بات ڕەخنە لە یەکتر بگرین، دوور لە تەشخیص تەشیر و بە ناپاککردن و تۆمەت هەڵبەستان، ئەمە سەرنجم هەیە. پێشم گوتی و پێشتری ئیشی کاک عەلی ئەوە نییە لە گفتوگۆکانی وەکو ڕۆژنامە نووسێک بڵێ ئەگەر وابێت ئەوە دەبێت، ئەگەر وابێت ئەوە دەبێت. نا، ئەوە ئیشی ڕۆژنامە نووسە، ئیشی سەرکردەی ئۆپۆزیسیۆن کەمین دادەنێتەوە، وەکو پێشمەرگە کەمین لۆ حکومەت دادەناوە لی بدا. ئیشی تو ئەوەیە بە جددیمە. دوو، داهەموو سعات لەو 3 مانگەی لە هەموو هەفتەیەک کە هەر ڕووداوێک دەبوو، بەڵام چاوەڕێ بکەم زانین ڕۆژی چهارشەمە دەبی. ئەو شتە زۆر خەتەرە لە کاک عەلی. من پێشم وتووە نابێ بوار بدا، و ئەو ڕۆژ دیتم لەسەر هەڵسەنگاندنی لە ئەوەی هەموو قسەکانی باش دێت سەر ئەوەی، بەڵام بابزانین ڕۆژی شەممە ئەوەکە تەسلیم دەکەن کورە کاکە نایدا ئەوە بە شەق نەبێت، بە زۆر نەبێت، نایدا. تۆ بۆ ئەو هیوایە دەدەی ئیشی تو نییە، وەکو سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن بڵێ بابزانین شەممان نەوتەکە تەسلیمی سۆمۆ دەکەن، یان نایکە کاک خۆم نایکە، تو ئۆپۆزیسیۆنی دەبی بەو ئاراستەیە دابی بی.